بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا ١٩١. بەستنەوە. ئەتوانی گۆشەپێو بەکاربێنی بۆ وێنەکردنی گۆشەی وەستاو. پێوانی گۆشە وەستاو ٩٠ پلەیە، واتە دروستکردنی گۆشەکە. گۆشەکەی دروست دەکەم، یەکەم شت دەچم هێڵەکی دەینم، هێڵەکی ئەوها بە ئاسۆی ڕاست و ڕاست، پاشان خاڵەکی دەینم، یان لێرەی دادەنێم یان لێرە بە کەیف خۆم لە جێیەکی دادەنێم. ئاسانترین شتوەیە ڕەنگە لێرەی دانێم. ئەوجا گۆشە پێوەکەم بینم، چەقی گۆشە پێوەکە هەمیشە لەسەر خاڵەکەیە و ژمارە 0 هەمیشە لەسەر هێڵە ئاسۆیەکەیە و ژمارە ١٨٠ بێگومان. ئەوها دەبی نابی ئەوها خواربی، ئاسانترە ڕاست و ڕاستبی. دەچم دەخینمەوە بزانم ٩٠ لە چێن دەرەیە، ٩٠ لەو ناوەندەیە، خاڵەکەی لێرە دادەنێم. بە پێنووس دەتوانم ئەو خاڵەی دروست بکەم، پاشان دەتوانم ئەوەی لابەم هێڵەکی بینم، ئەو دوو خاڵە کەسک و شینە بە یەکتر ببەستم، ئەو گۆشەی دروستم کرد لە مابەینی هێڵە سۆرەکە و هێڵە کەسکەکە گۆشە ٩٠ پلەیە. ٩٠ پلەش هێمایەکی تایبەتی هەیە، ئەویش ئەوهایە. وەکو ئەوەی وایە چار گۆشەکی گچکە دروست بکە، بەڵام زیاتر ئەوە. هەرچەندە ناتوانم بە باشی بینووسم بە دەست. هێمایەکە ئەوهایە، ئەوە گۆشەی وەستاو. پێوانی گۆشەی وەستاو ٩٠ دەربارەی پێوانی گۆشەی تیژ و گۆشەی کراوە چی بەدەست دێنێ؟ ئەگەر بمەوێ ئێستا گۆشەی تیژ دروست بکەم، دەبی بزانم گۆشەی تیژ چەندە. گۆشەی تیژ هەموو ئەو گۆشانەی لە 0 گەورەترن و لە ٩٠ گچکەترن. واتە ئێستا ئەگەر گۆشەی تیژ دروست بکەم لێرە، دەبی ئەمن بچم ئەو هێڵەی لابەم، ئەو خاڵەی بینم، ئەوجا بڕیار بدەم ئایا گۆشەکەم چەند پلەبی، 10 بی، 12 بی، 15 بی، 20 بی، 40 بی، 50 بی، 60 بی، 65 بی، هەرچەند بی، هەتا دەگەمە 89 هەموویان گۆشەی تیژن. ئەگەر من 85 دروست بکەم، هەر گۆشەی تیژە. کەواتە با بڕیار بدەم چ دروست بکەم، 75 دروست بکەم. لێرە 75 خاڵەکەی لێرە دادەنێم. ئەوجا ئەو هێڵەی دەینم، گرێی دەدەم لەگەڵ ئەو خاڵ، دەیبەستمەوە هێڵەکە بەو لە مابەینی ئەو دوو خاڵەی ئەو گۆشەی دروست دەبی لە مابەینی ئەو دوو هێڵەی گۆشەی تیژە، چونکە کەمترە لە ٩٠. 75 پلە بوو. ئەو جارێ ئەگەر بمەوێ گۆشەی کراوە دروست بکەم، خاڵەکەی دەینم، دەبام لە ٩٠ زیاتر بی، ٩٥ ٩١ هەموویان بە کەیف خۆم ژمارەی هەر دەبژێرم، ڕەنگە 160 هەڵبژێرم. 160. ئەوجا ئەوها ئەو گۆشەی بەدەستم دێ گۆشەی کراوەیە 160 پلەیە. هەموو گۆشەکان لە ٩٠ گەورەتر بن، بەسە ناویان گۆشەی کراوەیە. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان لێرە چەند گۆشەک هەیە، ناوەکانیان لێرە نووسرایە، دەبی ئەمن بزانم
بە گۆشە پێ و بزانم پەیوانەکەیان ئەوانە چەند پلەنە، تەماشای ئەو گۆشانە بکەم، گۆشەکەش ببینمەوە مەبەستیان کام گۆشەیە. بۆ وێنە گۆشەی وفه واتە ئەو گۆشەیە لە مابینی ئەو خاڵە و ئەو خاڵاوە ئەو خاڵە ئەو گۆشەیە. دەبی بچم بزانم پەیوانەکەی چەندە. گۆشە پێوەکەی دەینم، دیسان ئەوها لێرەی دادەنێم، ئەوجە دەژمێرم، ناژمێرم دەخینمەوە لێرەوە لە مابینی ئەو هێڵە سۆرە و ئەو هێڵە کەسکە 60 پلەیە، چونکە ئەگەر تەمەشاکەین گۆشە پێوەکە 60 پلەیە کەتیتە ژێر هێڵەکە، بەڵام 60 پلەیە. ئەوە پرسیارەک تەواو وەڵامەکە 60 پلە. پرسیاری دوو هف ب ه واتە ئەو هێڵە کەسکە، ف ب ئەو هێڵە ڕەشە، ئەو کەسک و ئەو ڕەشە. گۆشەکە چەندە؟ گۆشەکە ئێرە 60، ئێرە 180، 180 60 لێ بڕوە دەکاتە 120، واتە 120 پلەیە. ئەگەر نا دەتوانم بەڕێیەکی دیش ئەوها، بەڵام کاتێکی زۆری دەوێ ئەوەی ڕاستی بی، چونکە من ئەو پرۆگرامانە بەکاردێنم دەتوانم گۆشە پێوەکەی ئەوها بسوڕێنمەوە هەتا بەو جۆرەی هەر دەکاتە هەمان شت، بەڵام کاتی دەوێ. ئەوجە لێرە دەخینمەوە لە مابینی ئەو هێڵە کەسکە هەتا دەگەمە هێڵە ڕەشەکە، دەبینم دەکاتە 120، بەڵام ئەمە چونکە نەمتوانی بە تەواوی لەسەر سفری دانێم، تۆزێک زیاتر بوو لە 120 وەکو دەبینن لێرە، بەڵام بەخۆی دەبابی کرد بە 120 دەکاتە 120 پلە. ئاسانترە هەر لێرە بی من لێدەرکردنەکەی بکەم، بەڵام خوێندکاری ژیر ئەتوو دەتوانی بە خۆت بە گۆشە پێوەکەی خۆت بە دەستی خۆت چەند کاتیشی ویست ڕەنگە کێشە نەبی ئەوها زۆر. ئێستا پرسیاری سێ وف ب واتە لە مابینی وف ب واتە لە مابینی ئەو هێڵە سۆرە و ئەو هێڵە ڕەشەکە لەسەر کە هەمان هێڵە، ئەگەرە من ئەو هێڵە ڕەشەی لابم واتە ئەو گۆشەیە دەکەوێتە سەر هەمان هێڵە سۆرەکە، وەکو دیارە لە سفرەوە هەتا 180 پلەیە. هەموو ئەو گۆشانەی دەکەونە سەر هەمان هێڵ، هەموو گۆشەکە 180 پلەیە. ئەو جارەی پرسیاری چار وف ج وف وج لە مابینی ئەو هێڵە سۆرە و ئەو هێڵە پەمبەی گۆشەکە دەخینمەوە 150 پلەیە. پرسیاری 5 وف د ئەو هێڵە سۆرە و ئەو هێڵە شینە کە دەیخینەوە 100 پلەیە. د فج لە مابینی ئەو هێڵە شینە و ئەو هێڵە پەمبە، ئەو هێڵە شینە لەسەر سەدا، هێڵە پەمبەکەش لەسەر 150 سەدی لێ بڕوە، پلەکە دەکاتە 50 پلە. پرسیاری 7 ج ف ب ج وف وب واتە ئەو هێڵە ڕەشە و ئەو هێڵە پەمبە، هێڵە پەمبەکە لەسەر 150، هێڵە ڕەشەکەش لەسەر 180 لێ بڕوە دەکاتە 30 پلە. پرسیاری 8 ه ف ج
هێڵە کەسکەکە و هێڵە پەمبەکە. هێڵە کەسکەکە 60، هێڵە پەمبەکە 150، 150 60 لێ بڕوا دەکاتە 90 پلە. ئەوە تەواو بوو. گۆشە پێو بەکاربێنە بۆ وێنەکردنی گۆشەکان پاشان کراوەیە، وەستاوەیان تیژە. ئەمن پێویست ناکە ئیدی گۆشەکان گۆشە پێوی بەکاربێنم. ئێستا زۆر گۆشە پێوم بەکارهینە و کاتەکی زۆر زۆریشی دەوێ. هیوادارم خوێندکاری ژیر ئەو جە بە خۆت گۆشەکان گۆشە پێو بەکار بۆ وێنەکردن گۆشەکان وێنەی گۆشەکان وێنە بکەی. بێگومان 40 گۆشەکی تیژە، 90 وەستاوە، 120 کراوەیە، 15 تیژە، 95 کراوەیە. پرسیاری چاردا هەڵا لەکوێدایە؟ ئالان بە گۆشە پێو گۆشەیەکی 50 پلەیی پێوە بۆی دەرکەوت، پێوانەکەی 130. ڕوون بکەوە ئالان چۆن ئەم هەڵە کردووە. ئەو هەڵەیە بەو شێوەی دەکرێ ئەگەر هاتوو گۆشە پێوەکەت 2 ژمارەی لەسەر بوو وەکو ئێرە لەسەر هەمان خاڵ دەتوانین 2 ژمارەی بخێنینەوە لەسەر هەمان هێڵ. یەکەچیان لۆ گۆشەی تیژە، یەکەچیان لۆ گۆشەی کراوەیە. بێگومان ئەمن دەبی تەمەشای گۆشەکەی بکەم. ئەگەر دیتم ئەو گۆشەیە ئەو هاتیژە کە دەچم گۆشە پێوەکەی لەوێدا دەنێم دەیخینمەوە، دەبی ئەمن بزانم کە دەیخینمەوە. با لێرەی دانێم ئەوها بۆ وێنە چ بووی ئالانی 50 و 130 بوو. ئەوها ئەو گۆشەی من لێرە ئەو گۆشەی لە مابینی ئەو سۆرە ئەو کەسکەی تیژە کەواتە 50یەکە ڕاستە، 130یەکە لەبەر چ هەیە؟ 130یەکە ئەو گۆشەیە کە جیران و هاوسەی ئەو گۆشەیە، ئەو گۆشەکەی تەنیشتی، چونکە ئەوی ئەگەر بخینمەوە ئەو دەکاتە 130، چونکە هەمیشە 2 گۆشەی تەنیشتیەک دەکەنە 150 لەگەڵ یەک، 180 ببوور. لەبەر هەندێک ئاڵان هەڵەی کردێ، بەڵام ئەگەر ئاڵان تەنیا ئەو جۆرەی هەبا ڕەنگە باشتروی هەڵەی ناکەی. ئەوەی ڕاستیوی باشترە ئەو جۆرەت هەبی. پرسیاری 15 خێراترین کەشتی لە جیهان دەتوانێت خێرایی 46 میل لە کاژێرێک ببڕی؟ ئەم چەندی زیاترە یان کەمترە لە خێرایی 8.5 کیلۆمەتر لە کاتژمێرێک؟ ئەگەر میلێکی دەریایی یەکسان بی بە 1.85 کیلۆمەتر. هەمیشە لە کاتی بەراوردکردنی یەکەکان دەبی ئەمن هەمان یەکەم هەبی، نابی یەکەچیان کیلۆمەتر بی ئەوی دیان میل بی، کەواتە دەبی ئەمن میلەکەی بکەمە کیلۆمەتر یان بە پێچەوانە کیلۆمەترەکەی بکەمە میل. ئەگەر بمەوێ میلەکەی بکەمە کیلۆمەتر ئەوە 46ەکەی دەینم لێچی دەدەم لەگەڵ 1.85 یەکسان دەبی بە 85 کیلۆمەتر و 1 کیلۆمەتر 85.1 کیلۆمەتر. ئەوجا بەراوردی دەکەم لەگەڵ 8.5 بەراورد کووە؟ هەمیشە لێدەرکردنە دیتنەوەی جیاوازیە. جیاوازیەکەش یەکسانە بە 4.6 کیلۆمەتر کە خێرایی کەشتێکە زیاترە بە 4.6 کیلۆمەتر. پرسیاری 16 کام کەرتە لە بازنەیەکدا 0 پلە دەنوێنێ یان 90 پلە دەنوێنێ یان 180 پلە دەنوێنێ؟ ئەگەر بازنەیەک هەموو بازنەکە 360 پلە بنوێنێ؟ ئەو پرسیارە هەتا ڕادەیەک زەحمەتە، بەڵام زۆر گرنگە، چونکە نەک تەنیا لە پۆلی 5
لە پۆلی 6 و 7 و 8 و 9 هەر دەبی ئەو زانیاریە هەر بزانی هەر لەگەڵتە کەواتە بازنەکی تەواو 360 پلەیە. مانای چییە؟ مانای گەرە من هێڵەکم هەبێ ئەوها بمەوێ گۆشەک دروستکەم ببورن بمەوێ گۆشەکی دروستکەم یەکەم جار ئەگەر هێڵەکە ئەوها کەتنە تەنیشتێک لە تەنیشتێک بوون ئەوها هیچ گۆشەی دروست ناکەن، سفر گۆشەی دروست دەکەن. واتە گۆشەی سفر تەنیا هیچ نانوێنێ لەو بازنەی تەنیا ڕەنگە هێڵک بنوێنێ هیچی دینا. بەڵام گۆشەی 90 لێرە هەتا ئێرە یان سفر دەنوێنێ گۆشەی سفر ڕەنگە سفر بنوێنێ لە بازنەک. بەڵام گۆشەی 90 کە ئەو گۆشەیە چارەکی بازنەکەی دەنوێنێ. گۆشەی 180 ئەوها هەتا ئەوە 180ە ئەوە نیوەی بازنەکەی دەنوێنێ چونکە بازنەک ئەوەندەیە. ئەو جە گۆشەی 360 کە دەگەڕێتەوە جێی جاران هەموو بازنەکەی دەنوێنێ لێرە هەتا ئێرە. ئەو زانیاریە زۆر گرنگە، یەکسەر دەبی بزانێ یەک چارێکی بازنەکەی واتە 90 پلە، نیوەی بازنەکەی واتە 180 پلە، هەمووی بازنەکەی واتە 360 پلە. ئامادەبوون و پێداچوونەوە زۆر ئاسانە. لێرە پرسیاری 7 پێویستە لەسرم ئەمن سفرێک لێرە دانێم چونکە لێرە 3 خانەم هەیە لە ڕاستی فاریزە لێرەش دەبی 3 خانەم هەبی ئەو جە لێ دەرکردنەکەی بکەم. پرسیاری 18 هەماشتا لێرە 2 خانەم هەیە لێرەش دەبی 2 خانەم هەبی لە ڕاستی فاریزە ئەو جە لێ دەرکردنەکەی بکەم. پرسیاری 19 زۆر ئاسانە دەکات 4 لە 7 تەنیا سەرەی کردەکان کۆ دەکەمەوە. پرسیاری 20 یەکسانە بە 5 3/2 لە 8 ئەو جا کورتکردنەوە هەیە سەرە و ژێرە دابەشی 2 دەکەم. پرسیاری 21 12 لە 48 کۆڵکەی هاوبەش زۆر هەیە هەتا پێم بکرێ کورتکردنەوە دابەشکردن بەسەر کۆڵکەی هاوبەش ئەو جا دەگەمە ئەو ئەنجامەی کە یەکسانە بە 1 لە 4 چونکە لێرەش هەر کورتکردنەوە هەیە کەواتە 1 لە 4. ئەوە هەڵەیە ئەوە ڕاستە بەڵام سادەترین شێوە نییە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 191 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.